لەگەڵتان بەردەوامین و پێکەوە چینە تەوەری دومی بەرنامی بەیانی باش کوردستان کە لەم تەوەرەدا قسە و باس لەسەر نەخۆشی خەمۆکی و نیشانە و هۆکار و چارەسەرەکەین بامەدەبوونی دکتۆرە نەشمیل ڕەسوڵ پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەروونیەکان. دکتۆرە بەخێر بێت و بیانیت باش. ئێوەش باشتر و سپاس بۆ میوانداریتان. سەرەتا مێ بپرسم پێناسەیەکی نەخۆشی خەمۆکی بکەین پێکەوە. ئەوە باشترین شتەکە دەستی پێ بکەین بابەتەکەمان. خەمۆکی واتە دڵتەنیەک واتە جۆرێک لە بێتاقەتی و دڵتەنی، بەڵام ئەمە چۆن لە دڵتەنی ئاسایی جیا بکەینەوە. هەمومان لە ژیانی ڕۆژانەمانە زۆر کات دڵمان خۆشە بێ، دڵمانتانە بێ، هۆکارێک هەیە کاتێکی دیاریکراو ئەخایەنێت و دواتر هێواش باش ئەبینەوە. بەڵام کە بە کەسێک ئەڵێن خەمۆکی هەیە واتە خەمگینیەکی بەردەوامی هەیە بۆ ماوەیەکی زۆر، ئێمە لە ڕووی زانستیەوە بەو شێوەیە دایئەنین کە بەلایەنی کەمەوە ئەبێت بۆ ماوەی 2 هەفتە زیاتر زۆربەی ڕۆژەکان ئەو کەسە دڵی تەنگ بێت و خۆشی لە هیچ شتێک نەبینێت. ئەو شتانەی کە جاران خۆشی لە بینێ و بۆ نمونە قسەکردن لەگەڵ هاوڕەکانی چوونە دەرەوە، یاریکردن، هەر شتێکە پێشتر خۆشی لە بینیەوە لە بکاتەیە لەو مەرحەلەیە کە پێی ئەڵێن ئەو کەسە خەمۆکە، یەکێک لە نیشانەکان ئەوەیە کە خۆشی لەو شتانە نابینێ کە پێشتر خۆشی لە بینیوە. زۆربەی کاتەکان دڵی تەنگە، هۆکارێکی دیاریکراون نیە، شەرت نییە هۆکار هەبێت، لەوانەیە هۆکار هەبێت، لەوانەیە هۆکارێکی زۆر دیاریکراون نەبێ بۆ ئەوەی کە ئەم کەسە بەم شێوەیە دڵی تەنگە، تەرکیزی کەمە بێتەوە، خەوی تێک ئەچێت، یا زیا ئەکات زۆر ئەخەوێت، یان بە پێشوانەوە زۆر کەم ئەخەوێت، خواردنی تێک ئەچێت بە هەمان شێوە. باسی قۆناغەکانی بکەین لە سەرەتاوە چۆن دەست پێکە. کۆمەڵێک نیشانە هەیە وەکو کەمێکین باس کرد و ئەوانەی تریش هەموو نەخۆشێک بەشێک لەم نیشانانەی تیا دەرکەی، بەس ئەوەی کە زۆرتر تیا دەرەکەوێت بابەتی دڵتەنی و خەمگینیەکەیە لەگەڵ ئەوەی کە خۆشی لە شت نابینێت. زائدەن هەنێ نیشانەی تر بۆ نمونە تەرکیزی کەم ئەبێتەوانێ. زۆرێک لەو حاڵەتانی بەتایبەت کە ئەگەر لە تەمەنێکی گەورەتر بنیان ئەگەر مناڵ بن لە قۆناغی خوێندنابن ئەڵێ شتم بیرەچێتەوانێ، شتم مێشکم شت وەرناگرێ، یا ئەگەر تەمەن بێ ئەڵێ من مێشکم بەرەو ئەوە چۆکەی شتێک وەرناگرێت و خۆی کەسەکە ئەو شەکوایی زۆر ئەبێت. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە دڵی تەنگە، تەرکیزی مێشکی کەمە، ناتوانێت بابەتی تازە زانیاری تازە خەزمکە لە مێشکی خۆیە. وەزنی لەوانەیە بگۆڕێ لە بەرەوەی ئیشتیهای خواردنی یا زۆر ئەکات یان کەم ئەکات. تەعاملی ڕۆژانەیە زۆر شتی ئەگۆڕێت. جاران کەسێکی دەم بە پێکەنی و ڕووخۆش بۆ ئێستا توانای قسەکردن و کردەوە و تێکەڵاوبوونی خەڵک کەمە بێتەوە، گرنگی بە خۆدانی کەم ئەبێتەوە لە چاو جارانە، ئیش و کاری ڕۆژانەی ئەم شتانە ئەبێت لە ژیانی ڕۆژانەیە ڕەنگ باتەوە. یعنی لەوانەیە زۆر کەس هەبێت تا ڕادێک خەمبار بێ بەڵام لە ژیانی ڕۆژانەیە ڕەنگ نایەتەوە، ئیش و کار بە ڕێکوپێکی ئەکات، تێکەڵاوی کە سوکاری ئەکا هەستی پێ ناکرێت، ئەمە زۆر بە خەمۆکی داناندرێت. بەڵام کە ڕەنگی یایەوە لە ئیش و کارە حاڵەتدا نەشمیل خان، ینی چی وا لەو کەسا کاتن کە تووشی مەسەلەن ئەو هۆکارانی کە پێش ئێستا باست کرد ینی توش بێت، ئەوە چ شتێکە مەسەلەن کێشەی زۆر هۆکارمان هەیە کۆمەڵاتیەکانە یاخود ینی بە چ هۆکارێک تووشی ئەم شتانە؟ زۆر هۆکارمانە. یەکەم شت کە ئەبێ باسی بکەین هۆکاری وراستە. لە وراست دەور ئەبینێ بۆ گواستنەوەی ئەم نەخۆشیە، لەوانەیە لە کەسێکە هەبێ لە باوانیە لە خاڵ و مامە لە یەکێکە لە خێزانەکە ئەم نەخۆشیی هەیە، بەڵام وراست بە تەنها کافی نییە. هۆکاری ترمان هەیە، بۆ نمونە هۆکاری بایۆلۆجی جەستە و بایۆلۆجی مێشک و گۆڕانی هەندێک مادە کە متەناقیلەکانی پێ ئەڵێن بە عەرەبی نیورۆترانسمیتەرن، مادەی سیرۆتۆنین، ئەدرینالین، دۆپامین، ئەم مادانە لە مێشکە تەوازنیان تێک ئەچێت. ئەمانە خۆیان لەخوانە هۆکارێکن بۆ توشبوون بە خەمۆکی. گرفتی کۆمەڵایەتی، گرفتی کێشەی خێزانی، کێشەی کۆمەڵاتی، کێشەی کەسێتی، ئەم شتانە کە زەختێکی زۆر لەسەر تاکەکە کۆ ئەکاتەوانێ وای لێ ئەکات زیاتر معەڕەز بێ بۆی کە تووشی خەمۆکی بێت. جەندەر لە ژن لە پیاو زیاتر تووشی خەمۆکی ئەبێت. ئەی تەمەنەکەمە باش تەمەنەکان بکەین. زۆر کاتەوترێ مناڵێک گۆشەگیر و تێکەڵی مناڵی تر نابێت و کۆمەڵایەتی نییە، ئەمە جۆرێک نییە لە خەمۆکی؟ شەرت نییە، بەڵام لەوانەیە خەمۆکی لە هەموو تەمەنێکا ڕوئایەت، لە مناڵێکی بچووکەوە تاوەکو کەسێکی بەتەمەن. بەڵام کەوتم بۆ بنونە لە جێندەرە لە مناڵە کچوو کۆڕوەکو یەک تووشی خەمۆکی ئەبن، تا ڕادێک لە کوڕا زۆرتریشە، تا ڕادێکی کەم. بەڵام لە کە بەرەو تەمەنی هەرزەکاری ئەڕۆی سەرەکەی خەمۆکی لە مینەیە زیاتر ئەکات، تاوای لەیەت کچان دوو ئەوەنەی کوڕان زیاتر تووشی خەمۆکی بن. بۆچی؟ ئەگەر بڵێم لە ڕووی زانستیەوە هەنێک تەفسیراتمان هەیە، بەڵام ئەگەر بڵین هۆکە بەڕێک کامێن ناتوانین. لەوانەیە وراست کە ئەڵێن دەورە بینێت، ئێمە تا ئێستا جینێک دۆزراوەتەوە کە ئەڵێ ئەم جینانە دەوریان هەیە لە
توشبوون بە خەمۆکیە بەڵام ئەم جینە دەوری نیە لەوەی کە بڵێ ئافرەت یا ژنان لە پیاوان زیاتر تووشی خەمۆکی ئەبن بەڵام زۆر گۆڕانکاری جستەی و هۆرمۆنی ڕوئەیات لەشدا ئەمە لەوانەیەکی بێ لە هۆکارەکان کەەوە ئەکات کچان زیاتر تووشی خەمۆکی بن لە چاو کوڕانە هۆکاری کۆمەڵایەتی دەور ئەبینێت کە ڕۆڵە کۆمەڵایەتیەکان دەور ئەبینێت زۆر شتی تر دەور ئەبینێت لەم کاتەیە کە هەمویان بەیەکەوە کار ئەەکەن ینی ئەوە نیت بڵی تەنها یەکێک لەم شتانە ئیشەکە هەموو ئەم شتانە بەیەکەوە کار ئەکات و ئەکات کە خەمۆکیەکە زیاتر دەرکەوێت مەسە ئەگەر کەسێک تووشی خەمۆکی بێت ینی ئەو کەسانەی دەوروبەری تا چەند کاریگەریە خاتە سەر کەسەکانی دەوروبەری یاخود بە پێچوانەوە دەوروبەر تا چەند دەتوانێت وای لێ بکاتن لەو خەمۆکیە دەربازی بکات بێگومان کاریگەریەکە لە هەردوو لاوە ئەبێت بۆ نمونە دەوروبەر ئەگەر پەیوەندیەکە باش بێت ئەمە یارمەتی ئەو کەسەیە کە باشتر سپۆرتی خۆی بکە باشتر یارمەتی بیرێ بەرەو باش چاکبوونەوە بچێ بەڵام ئەگەر کێشەی کۆمەڵایەتی هەبێ ئەو کەسە پشگیری نەکرێت گرفت هەبێ لە پەیوەندیکردن لەگەڵ پشتەکەیە دەور پشتەکە یارمەتی دەرنەبن ئەمانە هۆکارم بۆی کە زیاتر ئەو کەسە تووشی خەمۆکی بێ خەمۆکەکە تیا بمێنێتەوانێت پاڵپشتی کۆمەڵایەتی هۆکارێکی باشە بۆ ئەو کەسانی کە نەکتەنها خەمۆکی هەچ کێشێکی تری دەرونیان هەیە بۆ ئەوی باشتر باش ببن پاڵپشتی کۆمەڵاتیش ئەوە نییە کە واز لە کەسەکە بێنی چی پێخۆشە ئەوە بکات نا ئەمیش پێویستی بە ڕێنمایی هەیە پێویستی بەوە هەیە کە یارمەتی دەور و پشتەکەش بین کە چۆن ئیش لەگەڵ ئەم حاڵەتەیە بکەن باشە وا پێویستە دەوروبەری کەسێک مەسەران کە خەمۆکی هەیە دەوروبەرەکەی بە شێوەیەک لەگەڵ ئەو کەسەدا تەعامل بکەن زۆر ڕێنمایی گرنگ هەیە بۆ نمونە گوێ لەو کەسە بگیرێت کە خەمۆکی هەیە لەگەڵ یا چالاکی بکرێت بۆ نمونە بە پێڕۆشتن ئەمە شتێکە کە هیچی تێناچێت بەڵام زۆر یارمەتی بەرزبوونەوەی مەزاج و چاکبوونی مەزاج ئاەت کەسوکار تەژیعی ئەم حاڵەتی خۆیان بکەن بۆ جوڵە بۆ ئەوەی پشگیری بگرن پێی بڵێن کە لێک تێ ئەگەین بەڵام هەنێک دەستەواژەی ترمان هەیە هەڵەیە کە بۆ نمونە تۆ خۆت زائیفیت ئەبێ خۆت یارمەتی خۆت بی نابێشتەکان بەم شێوەیە لە خۆت قرس بکەیت ئەم دەستەواژانە یارمەتی کەسێک نایە کە تووشی خەمۆکی بوو بێت چونکە ئێمە ناومە نەخۆشیش حاڵەتێکە کەسێک خۆی هەڵی نەبژاردووە هەڵی خۆی نییە و بە زۆریش لە خۆیان دروستی ناکات و ئەم دەستەواژانش ئەوەنەی کە وای لێ ئەکا کە هەست بە بێتاقەتی و هەست بە کەمی بکات یەکێک لە نیشانەکانی تری نەخۆشی خەمۆکی ئەوەیە کە بەردەوام لۆمەی خۆیان ئەکەن و هەست بە کەمی ئەەکەن لە خۆیانە ئەم دەستەواژانە وایان لێکە زیاتر کە لۆمەی خۆیان کەن زیاتر هەست بە کەمی و هەست بە بێهێزی خۆیان کەن لەبەرەوەی مەترسیەکانی ئەم نەخۆشیە چێ بە تایبەتی لەسەر جەستەی خۆی جاری وایە بیستین ئەم مەترسی ئەوە زیای کردووە لەسەر ئەوەی ماوەتەوانێت چونکە لە کۆمەلگایمەیە بەگشتی پیان ئای باگەر بچنە لای پزیشکێک و بڵێ من نەخۆشیم هەیتر باوە کە بەم کەسەی ترە و ترێشێت وای لێت ئەم کەسە پەنا بۆ خۆکوشتن ئەبات تا چەند ئەوە لە ڕووی تەندروستی و ڕاست ئەوەی کە لە کۆمەلگای پیان ئەو ترێشێت ئەوە هەنێک حاڵەتی پێت حدێک زوهانیە کە کەسەکە ئاگای لە خۆی نییە واتە لە ژیانێکی تراژیان کۆمەڵێک وەهمی هەیە کە لای ببوورە ئەڵم کۆمەلگای ئێمە بەو کەسانە ئەگەر جیاب بکەمەوە مەترسیەکانی نەخۆشی خەمۆکی یەکێ لەوانە ئەوەیە کە ئەم کەسانە زۆر بێهیوان خۆیان بە شایانی هیچ شتێکی باش نازان هەنێک حاڵەت هەیە کە واز لە خواردن ئەهێنێ واز لەوە ئەهێنەیە کە ژیانێکی باشتر بژی خۆیان هەوڵ نایەن بۆ ژیانی تایبەت و ژیانی کار و کۆمەڵایەتی خۆیان تەنان زۆر ئافرەت هەبووە کە حاڵەتی خەمۆکی بۆ پیاوکەی و تۆ بڕۆژنێکی تر بێنە من بەکەڵکی تۆ نایم ئیتر من نەخۆشم واز لە من بێنە باژیانی تۆش بە منەوە وێران نەبێت ئەمە یەکێکە لە مەترسیەکان کە ئەو کەسە ژیانی خۆی وێران ئەکات لەبەرەوەی هەستەکات کە ئەم شایانی ئەو خەڵکانە نییە کە لەگەڵیانە ئەژی بکووتم پێش واز لە خواردن ئەهێن واز لە زۆر چالاکی ئەهێنن ئەمە هێواش شێواش بەرەو گرفتی جەستەی و بەرەو گرفتی نەخۆشی تر و بەرەو مردنیان ئەبات جاری وایە بە شێوەیەک بیر لە مردن ئەکاتەوانێ و هەستی خۆکوژی تیا دروست ئەبێکە بەردەوام تەمەنای مردن ئەکات ئەما گەرچێتە مەرحەلەی قورسترەوە هەوڵی خۆ ئازێردان ئەکات خۆ ئازاریان ئايات و لەوانەیە هەوڵی خۆکوژیش بات بەڵێ تا چەند لە نەخۆشخانەکانە هەڵدراوە کە نەخۆشێک بەهۆی ئەو بارە دەرونی خراپەوە ئەچێتە نەخۆشخانەکان و دواتر زۆربەی کاتەکان ئەو نەخۆشانە تووشی ئازاری گەدابن بەوەی بیرکردنەوە و نەخواردنی خواردنەوە تا چەند هەڵدراوە لە دوای چارەسەرکردنی نەخۆشیەکانیان پێیان بوترێ بچنە لای پسپۆڕێکی دەرونی ئێمە لە نەخۆشخانەکانە نظامی ئەحالەکردنمان هەیە زۆر لەو حاڵەتانی کە ئەگەر خوان عزەتی خوان نابێت دەرمانیان خوارد بێ یا هەر شتێک بوو بێت یا ئەگەر
ئەو پزیشکە پسپۆڕەی بوارێکی جستەی هەبوارێکی تربێکە ئەبینە نەخۆشەکەی کێشەیەکی هەیە ئەو ئامۆژگاری ئەکا زۆر کات ئەڵێت باشتر وایە کەسێکی دەرونیش بتبینێ ئەگەر حاڵەکە هەوڵی خۆکوشتن بوو بێ بە دەرمان یا بە شتێکی تر ئێمە ئیحالە ئەکرێ بۆ لامەن بۆ نەخۆشخانەی دەرونی بۆ ئەوەی ئێمەش هەڵسەنگانی خۆمانی بۆ بکەین ئەم شتانە هەیە بەڵام هەنێک جاریش وەکو جەنابەت وتت هەنێک دکتۆر ئەو تەحەفوزەی هەیە کە ئەزانێ کەسەکە قبوڵی ناکات یا ئەگەر پێی ئەڵێ قبوڵی ناکە یان پێی ناڵێت بە شێوەیەکی هەوڵ ئەیات کە هێمنی بکاتەوانێ بەڵێ کەسێک تووشی ئەم نەخۆشە بوو لە قۆناغەکانی سەرەتایە چۆن بزانێ نیشانە هەرە دیارەکەی چییە بۆ ئەوی بزانێت کە تووشی ئەم نەخۆشە بوو نەگاتە قۆناغی قورستر و بچێت چارەسەری بکات ئەمە پرسیارێکی زۆر باشە بۆ ئەوی کە سوکار زۆر کات تاکەکانی خۆیان ئەندامەکانی خێزانی خۆیان بناسنەوە کە حاڵەتێکی هەیە بۆ نمونە لەوانەیە خەوی کەم بوو بێتەوە تا حدێک دوورە پەرێز بوو بێت ئەبینێ خواردنی گۆڕاوە کوتم یان زۆر خویاوەتە خواردن یان خواردن ناخوا بە هیچ شێوەیەکی و کەمی کردوتەوانێ ئەیبینێت لە چالاکیەکانی جارانە بەو شێوەیە بەشداری ناکات چالاکی خێزانی و کۆمەڵاتیەکان ئەبینێت دڵی تەنگە بێتاقەتە زۆر جار لەوانەیە لە ژوورەکەی خۆی بمێنێتەوانێ و کۆمەڵێک دەرمانیاشتی جیاواز ببینێ لەم ژوورەکە ئەمە وایلی ئەکات کە فکرێک بابە کە سوکار کە ئەم کەسیان ئەم کوڕیان ئەم کچیان یا ئەم خێزانە لەوانەیە کێشەیەکی دەرونی هەبێت شەرنی ئەو بۆ ئەندامانی خێزان ڕێک بیناسێتەوە کە ئەمە خەمۆکێ بەڵام بای ئەوە نەبەسە کە بزانێ ئەمە کێشەیەکی دەرونی و کە هەوڵی چارەسەریە هەوڵی یارمەتی بۆ بن باش دکتۆرە ینی ئەگەر کەسێک شوێنێکی جستەی ئازاری هەبێت دەرمانێکە خواتن لەوانەیە ئەو ئازارەی کەمێک نەمێنێتن کەسێک خەمۆکی هەبێت دەرمانێک هەیە کە ینی بخواتن خەمۆشیەکەی نەمێنێت بەڵێ ئەمە شتێکە لەوانەیە هەر لەم خۆم لەم ماوەیە لە بەرەوەی کە جەنابەت باسی نەخۆشخانەکانت کرد من خۆم هەفتەی ڕۆژێک ئەچم بۆ نەخۆشخانەی سوتاوی و ئەو نەخۆشخانە ئەبینم کە بە حاڵەتی سوتاناتیە پەڕیون و کێشەی دەرونیان بۆ دروست ئەپێیان یان پێشتریش کلااونەیە کێشەی دەرونیان هەبوو بێت و یان دواتر نەخۆشێک کە سوکاری نەخۆشێک زۆر کە ئەویان بەلاوە سێربولیان پرسیم ئایا دەرمانێک ڕاست ئەم دەرمانە وایلی ئەکا دڵی خۆش بێ دڵتەنگی نەبێت بەڵێ دەرمانمان هەیە چارەسەری خەمۆکی چەند شێوازێکمان هەیە چارەسەرمان هەیە بە دەرمان چارەسەرمان هەیە بە ڕاوێژی دەرونی بۆ هەنێک حاڵەتی قورستر چارەسەرمان هەیە بە تەزووی کارەبا و هەنێک چارەسەری بەدیل هەیە وەکو تۆبی بەدیل کە بۆ نمونە هەنێک ئاشا وشت هەیە کە لێرە نیمانە بەڵام ئەبێ لەژێر چاودێریە بەکار بێت بە هەمان شێوە ڕۆیشتن ئسترخا مدیتیشن ئەم شتانە وا لە کەسێک ئەکات کە لایانی دەرونی باشتر بێت و دڵتەنگیەکەی کەمتر بێتەوە چارەسەری دەرمان چەند جۆرێک دەرمانی جیاوازمان هەیە بۆ کە بەکاری هێنین بۆ پێی ئەڵێن دژە خەمۆکیەکان کە تەنها لە ڕاستی تەنها بۆ خەمۆکینین بۆ زۆر حاڵەتی تری وەکو قەلەقی و دڵتەنگی و دڵە ڕاوکێ و حاڵەتی وەسوەسە و زۆر شتی تریش بەکاری هێنین قۆناغەکانی سەرەتایە بە دەرمان بەداخەوە لای ئێمە زۆر کەم نەخۆش لە قۆناغی زۆر سرەتایە هاتووە یعنی وەکو خۆ دوتت ئەبێ حاڵەتەکەت یا قورس بوو بێتەوە ئینجاکایەت بۆ لای دکتۆری دەرونی زۆر جار ئێمە ئەو نەخۆشانە ئەبینین مەجبورین کە دەستکەین بە دەرمان نەخۆشمان هەبوو توێتی من نامێ دەرمان دەست پێ بکەم بەڵام مەجبور بووم دەرمان لەگەڵ یا دەست پێ بکەم لەبەرەوەی حاڵەتەکەی لەوە قورستر بووە کە تەنها بە ڕاوێژی دەرونی باش بێت ڕاوێژی دەرونیمان هەیە بەڵام بەداخەوە چارەسازی دەرونیمان کەمە عددێکی وانە کە هەموو نەخۆشێک نێرین بۆ ڕاوێژی دەرونی و یا لە نۆرینگەی خۆمانە لەوانەیە نەتوانین چارەسەری دەرونی بۆ هەموو نەخۆشیە بکەین لەبەرەوەی کات و موعید و شتێکی دیاریکراوی ئەوەیە کە بێ نەخۆشەکە پێوەی بابند بێت بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر نەخۆش تەنها لە ڕاوێژی دەرونی چارەسەر وەرئەگرن و زۆر باش ئەبن زۆر نەخۆش تەنها بە دەرمان و زۆر باش ئەبن هەنێک نەخۆشمانەیە هەردوو ڕێگاکە لەگەڵیا بەکار ئەهێنین دەرمانیشی بۆدا ئەنین ڕاوێژیشی لەگەڵا ئەەکەین هەنێک نەخۆشمان هەیە هەردووکیشی بۆ ئەەکەین سەرکەوتو نابێت مەجبورین ڕووبکەینە تەزووی کارەبایان بە تایبەت لەو نەخۆشانەیە کە هەوڵی خۆکوشتنیان هەیە کە خواردن وازدە ئەهێنن کە واز لە کار و چالاکی ڕۆژانیان ئەهێن و تەنها لە جێگای ئەکەون لەم حاڵتانیان مەجبور ئەبین کە چارەسەری تەزووی کارەبا بەکار بێت باشە دکتۆرە باسی تەزووی کارەبات کرد مەسەلەنیەکێک کە تۆزێک لە ڕووی دەرونیەوە تێگەچێ مەسەلەن زۆر جار لە ناو کوردەواری خۆمان نایبن بۆ لای شێخ و مەلا ئیتر ئەیبەستنەوە ئەوانیش مەسەلەن بەدار لێ بە زنجیر لێدەن ینی بۆچی ینی ئەم ڕێگا ئەگیرێتە بەر مەسەلەن لێدان تەزووی کارەبا ئەم شتانە یاخود لێدانی کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی
نوانەیەوی شەر تەزویق بێ بە لە شابێنێ بۆ شێوێنی ئەو تەزوی کارەبای دکتۆر بەکارێنێ شتێکی علمیە گۆڕانکاریەک لە پێکاتە کیمیایەکانی ناو مێشکا دروست ئەکات وا لەو کەسە ئەو مادانەی کە پێشتر باسم کرد مادەی سیرۆتۆنین و ئەدرینالین و دۆپامین ڕێک ئەخاتەوە لە مێشکە ووا لە کەسەکە ئەکات کە مەزاجی باشتر ببێت بەڵام ئەوەی کە خەڵکانێکی نەشارەزە بەکارێن بەداخەوە تەنها کارەباکە ئێن لە کەسەکە یعنی ئەمە هیچ شتێکی علمیتیان نیە و هیچ چارەسەرێکیتیان نیە یان ڕێگەی لێیان بەداخەوە لەبەرەوەی تا ئێستا نەخۆشی دەرونی نەک لە وڵاتی ئێمە تەنها لە زۆربەی وڵاتانی تریشە نەخۆشی دەرونی وەکو لەکەیەک ناسراوە کە خەڵک پێی عیبە ینی حەز ئەکات و ئەوەی پێ خۆشترا کار پێ بڵێ لەشی من جنێکی ڕشی مناڵەکەم جنیتیایە ئەچەند لای شێخە دەری ئەەکەم چکە وازانە مشتێکی یەکجاریە و هەم لەوانەش لە ڕووی دینی خۆی بەلایەوە گونجاوتر بێ هەچەنە ئەمە شتێکە لە دینە شتێکی قوبڵکراو نییە ئەمنەوە قسانە بەڵام بە شێوەیەکی گشتی لە خەڵکا بۆ بەباو کەوا ئەزانەی لە ڕووی دینی و ئەمە گونجاوترە بڵێ ئەمە جنیەکە شتێکە ڕوحی خراپە دەری ئەهێنین و ناڵەکەمان چاک ئەبێتەوانێ وەکولەوەی قوبڵی ئەوە بکە کە ئەمە نەخۆشیەکە حاڵەتێکی دەرونی و پێویستی بە چارەسەر و بەردەوامی هەیە یەکێ لە کێشەکانی تر ئەوەیە کە نەخۆشیە دەرونیەکان بەشێکی زۆریان بەداخەوە هەمویان نا بەڵام بەشێکیان نەخۆشی درێژخایەنن ئەمەوا لە خەڵکەکە کە تەقەبولی ئەوە نەکا بڵێ نەخۆشیێکی دەرونیە ڕووبکاتە هەنێک بیر و باوەڕی تر و علاجی ڕۆحی لە هەموو وڵاتێکە هەیە لە هەموو شوێنێکە هەیە بەڵام لە زۆر شوێنە ئەبێ چاودێری پێت بۆی بزانرێکە علاجە ڕۆحیە چۆن ئەکرێ هیچ علاجێکی ڕۆحیە لێیان و کارەبالەیان و تعزیبانی نەخۆش ئەمە علاجی ڕۆحی نییە ئەو خەڵکانەی کە عەرزی خۆیان ئەکەن و کە ئیش ئەکەن ئەمانە علاجی ڕۆحی نییە چونکە ئێمە وەکو دکتۆر لەو بابەتانش ئەخوێنینەوە ئیشی لەسەر ناکەین بەکارینیان چکە شتێکی علمی نییە بە نسبەت لە عیلمانە سەلمێنراوە بەڵام وەکو متابعاکردن ئەو خەڵکانەی علاجی علمیەک ڕۆحی ئەکەن خەڵکانێکی تەنها متەدەینن لەوان زۆر جار تەنها بە قسەکردن بە تەشجیعکردن یارمەتی حاڵەتەکان ئەیان نەک بەو بەداخەوە حاڵەتە لە کام تەمەنەکان کە لە کام تەمەنەیە ئەگەری چاکبوونەوە خێراترە طبعا ئەگەر کەسەکە تەمەنێکی گەورەتر بێت تەمەنی باشتر هۆکاری چاکبوونەوەی هەیە بۆ نمونە تەمەنەکە زۆر دیاریکراونیەوە لە ڕاستیە بەڵام ئەگەر تەمەنێکی گەورەتر بێ ئەگەر لە مناڵی و توش نەبوو بێت چکاک ئەو حاڵتانی کە لە مناڵیە زیاتر بوراست دەور ئەبینێت چانسی توشبوونەوەیان لەوانەیە زۆرتر بێت بەڵام تەمەنەکە زۆر یاریکراونیە هۆکارەکان زۆر دیاریکراوە بۆ نمونە ئەگەر لە خێزانەکەیە مێژووی نەخۆشی دەرونی یان مێژووی خەمۆکی هەبێت بۆ نمونە ئەگەر ئەو هۆکارانی کۆمەڵایەتی و دەرونیانی کە هەیەی بەردەوام بێ ئەو کێشانی کە هەیەی بەردەوام ئەو کەسەتیا بێ و کێشەکانی بۆ حل نەکرابێت یان یارمەتی دەری نەبێت یا پاڵپشتی کۆمەڵایەتی نەبێت و هەنێک کێشەی کەسێتی هەیە ئەو بە تایبەتی ئەمە تۆزێک لە ژنە زۆرترە کە زۆر ئەڵێنەوە بە ئینگلیزی پێوترێ ڕومینەیشن کێشەکانی خۆیان بە تایبەت شتە خراپەکانی خۆیان زۆر ئەڵێنەوانێ ئەمەوان لێکە زیاتر حاڵەتی خەمۆکی تیانە بەردەوام بێت بەڵێ دکتۆرە نەشمیل ڕەسوول پسپۆرت نەخۆشیên دەرونی دادگەلمەدا بووی گەلک سپاس بۆ شۆڤێنتە